شهيد پێشکەشە بە ژیانی پاچی حەمید الله و عەلی حوسێن و براکانی تر کە لە 27 ڕەمەزانی 1400 کۆچی لە بەغداد لە سێدارە دران و هەندێکیشیان لەژێر ئەشکەنجەدا شەهید بوون. پاشان تەرمەکانیان لە شاری نەجەف بەنهێنی لەلایەن بەڕێوەبەری ئاسایشی گشتیەوە بە خاک سپێررا. شەهیدی لە سێدارە دراو ئەی دوور لە دەنگ لە چاو نراو لێرە بە عەقیدە سەرکەوتی لەوێش خوای خۆت بینی بەچاو. دەبێ ئێمە بۆچی بۆ شەهید بگرین کە دڵنیاین هەموو هەر دەبێ بمرین. خوێنی شەهید گەر گشت گوناهێ بسڕێ ستەم نییە گەر ئەو ڕێگەیە نەگرین. دنیا با بە جووت لێک بچریکێنین زیندوی سەرزەمین تێبگەیەنین لە پەیمانەکەی کە بۆ خوا بەستمان شەهید بوون یا ژین بەدەست بهێنین. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی